ایک جهنگ گشتیارین سرشتیل ده سلمان احمد جی ایک جوان هاوڵاتیە هاتیە سەیرانەیە لەگەڵ خێزانە خۆ جێ ڕوچنە خۆ پاک دەکەن و دڵگران بووە جێهێلانە بەرمایکە لە جهنگ گشتیاری خۆشش خەڵکی تکاین بڵۆ جێخوا پۆقشکان خۆدا ئەوێ مۆڵۆ خۆی پۆقش بیت هەر ئاردێ شوێ پۆقش بیت هەر ئاردێ مایە مۆدێ بچ ئەم پیسکەین خۆدا قەبیل نۆکات ئێژێ چێت بن سەڵاتۆنژێ چێت بیت ڤۆیژنوس چێت بن هەمی تش چێت بن بێت ئەم جێخوا پۆقشکان ئەم بسڵمۆنی بێت ئەم جێخوا پۆقشکان خۆڵا هەملاش ئەرگو تەراشی شۆت ئەمە بۆ پێت بچیکەوە بوست تۆرە سەیارە دێ خڕۆ من دێ ئەوی دێبن بۆ خۆدا قەبیل کرد والله فێن مر ئاردێ چی دێ جێخوا پۆقش کات تەمیز کات هەرچەندەش لایە باژەڕوانیەوە کیسێن بەرمایک و گلێشی بسەر سەیرانیادا تێنە داباشکردن لێکەلێک پێگرنینە داره ولی عادو پیستکن اول همه توتینا مت چتینا وندر که گلشت خواهد تنال وره بر موکت خواهد تنال وره شیشوت شکن تنال وره ایشو ابدی مسانه ایشو علم و کی دیجا عیالن معرب خود هایل نوف گلشی هم توتین مجیه خواهی پاکش کردی راستی حقیقت کام برای خود دینه لوان جها پیس کن خلق خوب پاکش ناکتن امیتین مثلا هر از دهم یدی دهت هکر هر یا پیس بیتن ده نساخیل چه بیتن ده جنگه پیس بیتن راستی لازمه ام همی بیگ و دست خوب دینه یک جنگه پاکش کن بو ما همیا ام سرفرازی نخت جنگه هما یا پاکش بیت خلق گید برای خود دته جنگه هما یا پاکش ده هزره که بو مکد که عملته که پاکشی لە سنوورێ پارێزگادۆ گەلک جهنگ گەشتیاریان خۆرسکی هەینا لە هێلانە گلێش و بەرمایکە هەم جوانیا سروشتی تێکدایە و هەمژی ژڕۆیە تەندروستی و مەترسیە سەر ژینگە هەیە و سەیرانیانژی شێوان خەدر کورساد نیوس جهنگ گەشتیاریان دهۆک